سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم ئەم جارە بە دوواداچوون لەسەر باسێکی گرنگی خەڵک دەکەین ئەویش پرۆژەی وەزارەتی کارەبایە بۆ لە مەودووە کارەبا بکرێت بە کارت هاوڵاتیان قورتاریان بێت لە مۆلدە ئەهلیەکان وەکو وەزارەتی کارەبای حکوومەتی یاریمی کوردستان باسی لێوە دەکات با بزانین ئەو پرۆژانەی کە وەک نمونە وەزارەتی کارەبا جێبەجێی دەکات لە هەولێر لە نێو بازاری لەنگە لە دهۆکیش لە چەند شوێنێکی دیکە بە دوواداچوون لەسەر ئەم باسە دەکەین و بزانین چ باسە؟ تەماشا دەکەم باسێکی گەرمتانەیە کاک حاجی جان سڵاوت دەبێت باسی چ دەکەن؟ وەڵای باسی دەکەم کارەبای لەنگەی تقریبان 3 مانگە 4 مانگە زۆر باش زۆر باش وەڵا خەڵکە ڕازیە پارەشی زۆر نییە و مستەمڕشەیە بە بەردەوامی بەداوامی کارتی دەکڕی بۆ بەرێ کارتەکی دەکڕی ئە بخۆ دەزانی کارتەکە چۆخت ئەوە دەبێت تەماشای جیازەکەی دەکەی کارتەکە چۆک دەبڕێت کارتێشکە تێ دەکەی باشە مانجی چەند دەدەی؟ بەقای دەقیبان دەگاتە 50 و زۆر سەرفکە یاخەت و لەگە سەرفکردنەکەیە لەگە سەرفکردنەکەی کە وەکو کارتی موبایلیە بازرگانیش تقریبا فەرقی فەرقن تەواو زۆرە چەندی ئیش پێ بکەی زواتر ئەو سیستەمە باشترە ئەوەی پێشتر ئەوە باشتر ئەوە باش هەمان باشتر ئەوە هیچ عیلێ لەگە ناکری هیچ فێڕوفری لەگە ناکرێت لەگە کارتەکەی دەڕوە کاک حاجی باسی لەوە کرد سیستەمی پریپەید بە کارتی نیشتیمانی کارەبا بکڕی چۆن بە کارت ئالم پێی باشە بەڵام کریەکەی زۆر نەبێ ئێستاکانە کارتەکە گرانە بەستاکانە بەم حیسابە بێ کابرا لە ماڵەوە گیزەری هەیە هیتەری هەیە ئەبێ حسابێک بۆ خەڵکی فەقیرەکە بکەن کە لەگەڵ مۆری دەولەکە کارەبای ڕئیسیەکە لێکی دەنەوە ئەگەر لە 130 ئەبێتەوە کەمتر بێ نرخەکەی تۆزێ کارتەکە بتاخەکان کەمتر بێ بۆی خەڵک بتوانێت گەرمکەرەوەکان لە ماڵەوە بەکاری بێنێ وەک گیزەرە وەک جاربەجار هیتەرێکە لە ماڵەوە زۆر باشە زۆر زار قسە لەسەر ئەوە دەکرێت کە لە وەرزی سیستان یان لە وەرزی هاوین کارەبا بەشی هەرێمی کوردستان ناکە ئەوە باسی ئەوە دەکات دەڵێ کارەبا دەبێت بۆ خۆ گەرمکردنەوە بێ پێت وایە دەبێت کارەبا بەکاربێنرێن نەبری ئەوە باشترە ئێمە غازیان نەوت وەسیلی بکەیت بەکاربێنی خۆ ئێستا گەرسەری دنیاش بکەین و ئەزیزانەی تەتفیع و گەرمکەرەوەی کە هەیە کارەباییە زیاتر لە ڕووی تەندروستیشەوە باشترە لە نەفت و بەکەرانانی غاز بەڵام لە وڵاتی ئێمە سیستەمی کارەبا هەتا ئێستا بەداخەوە سیستەمێکە نەبووە تا حاڵەتێکی چۆنەڵێ نۆرماڵ دەکرێت ئەم کارتە تەنیا یەک سوودی هەبێ سوودەکەشی ئەوە بێ خەڵک ڕادێنێ لەسەرەوەی زیادە ئیسراف نەکات لە کارەبا وەک دەبینین لێرە کارەبایەکی زۆر هەیە هەرچەندە کارەبا بە کارتی نیشتیمانیە بەڵام لەگەڵ خاوەنی ئەو دوکانە چۆنە کارەباکەتان زۆرە وڵای کارەبای زۆرە کارتە دەزانین بووتە کارت هەرزان بۆ یانگرام باشترە لە چاوەوەی کە مۆلیدە و ڕئیسی هەبوو پێش هەرزان بۆ ئێستا هەرزانترەکەی بۆ من زیاتر بەکاردەینی یان دەست دەکری بە کارەبا هەر هەمان شتە و بەس کەمتر بۆ منەوەستێت کەمتر باشە بە وەی کردێ لەو پرۆژەیە ئێرە خەڵک کارەبا کەمتر بەکاربیێنی بۆی کەم هەندێک هەیە دەستی پێ گرتووە ینی گەڕایتەوەکان بەتاکیت هەیە ئێستا کاربا کەمتر بەکاردێنی یان گڵۆپی کەم کردوێتەوە بۆی پارەی کەمتر بڕوات ئەو پرۆژەی نەجاحەتی هێنا زۆریش حەز دەکەی لە ماڵانیش جێبێت زۆریش باشە 24 کاتژمێر 24 کاتژمێرە و مۆلیدەت نییە و بە احتیاجی کارەبای خۆت پێ دەکەیت مۆلیدە نەما هیچ پێشتە چەند پارەت ئێستا چەندە پێشتر وەڵی مۆلیدەکە لە زۆر مۆلیدەکان بۆی کوشتە بوو هەموو ماجێدای گۆ پارە ئەو ڕۆژی نەبە سبەی داهاتەوە دوو سبەی داهاتەوە وازی نەدەهینە پارەکەی بدەی مۆلی ئەگەر نا ئەگەر نەکار باقی دەبڕیتەوە بەو شێوەیە ئێستا بەو شێوەی نیە چەندت بێ ئەوەندەی بەکار چەندت بێ ئەوەندەی بەکاردێنی زۆر باشە لە حکومەتی مەمنونین ئەو شتە زۆر باشە بەس ئەگەر لەسەرمان گران نەکات زۆر باشە ترست هەیە گران بی کە منت بینی گوتت ئەو سیستەمە زۆر باشە زۆر بەدڵما یعنی ئەگەر حکومەتی زیشی باش نەکردبێ ئەو ئیشی دەرەجەیەکە کاکامەرە یەکەم شت گەندەڵی نامینێ لە کارەبا بەشی هەمومان دەکە بە سەرما بە گەرمای تەجاوز نامینێ برلو لەبەوەی ئێستاکە ئەمن 100 ئەمپێری کارەبای مۆلیدەم هەبوو ئێستا نازم سرکێتەکەم لەوە دیمایە نماچکە ئیشم پێ نما کارەبایەکەم مەسەڵەن بەعەدەلیە هەر کاتەش پێم سرکێت بێن دەکەم کارەبام هەیە بەڵگا لە بۆت بسەلمێنم ئەوە
ئەو کارتەیە کە 50,000 کار کڕیا لە سێزدەیدا لە سێزدەیدا ئەوەش کۆنتترۆلەکەیە کە بزان چێن تێدامایە خۆشەکەی ئەوەیە ماگانە بە 50,000 دەردەچی دوای ئیمە دوکانە قازانستی فی 5 بابێتن بەڵگە ئەو بەڵگە هەیە فی 5 ماگانە ئێستا ئەمن 6,000 نۆگەڕایتەوە ئەوە دەهێن لە بۆ ماڵان خراپەنە لە ماڵانش دەرەجێکە لە بەرەوەی مەتیجاریەت فی 5 دەدەیت بەس حکومەت و کاتی ئاگای لە ماڵان دەبیلوانێت دەرەجەی یەکیانەوە کەوایە تۆ دەڵێ ئەو پرۆژەیە دەبێ باشی پێ بدرێت تەجاوزیشی نامینێن هەر دوکانێک هەش ئەمپێرە هەر دوکانێکەش ئەمپێرە پێ بەشتان دەکا قەتعام هیچ دەکا مەبەردەی چاورنی وەرە بەعزەکەی ڕیکۆردکە ئەوە قەتعا مەبەردەی چاوری وەرە ژۆرێ کامیرا هەموو هیچ دەکا مەبەردۆرە بلازکتۆر گڵۆ ئەو مەبەردەی چاورنیوی ئەوە کامیرۆ تەلەڤیزۆن چار کامیرا ئیش دەکا گڵۆپی ناوجانخانەی هەموو هەتا ئێستاکە چەندم ڕۆیشتە گڵۆپی کەسکە ئەو گڵۆپەکە ئینزا ئەوە ئیعاز بدە سۆر بیتن واتە کارتم خلاص بووە ئێستا ئەوە کارتەکەمە زانێت چەند میگەوات شتێدایە شارەزا بوو هەشتا 20,000 مگاوات شتێدا مایە ئەوەش کە کارتەکەی 50 داخل کردێ لە سێزدەی دا یەکێک لە زیانەکانی مۆلیدە ئەهلیەکان کەمی ڤۆڵتیەی مۆلیدە بوو کە زۆر جار ئەو ئامێرانەی ئێستا لێرەیە زۆر جار دەبوو هۆکاری سووتانی ئەو جۆرە ئامێرانە ماندوو نەبی ڤۆڵتیەی مۆلیدە ئەهلیەکان بۆتە هۆکارێک کە زۆر جار ئامێرەکان کارەبای بسووتێنی بەڵێ چۆن ڤۆڵتیا کامل نییە دەمیش گەمە دەکات کە گەمەیکە لە ئەسنای یاستان دابەزینە ئەو ڤۆڵتیا تاسیری لەو جیازان دەکە بە تایبەتوانێت کۆندێسەنە کە گەمەی کرد لەگە هەستانەکە قووەتی ناداتەوە ینی مزەخەش یەک لەوانە دەبێت بەڵێ حتمەن بەڵێ مزەخەی هاتیە ڤۆڵتیا گەمەی کردیا هەر نەسایتەوە ئەوکەی لە فەکەیان ناسەوە کۆندێسێت ئەوەلەکان حتمەن لە فەکەی دەستێنی یان یەکێک لە هۆکارە سەرچیەکانی سووتانی ئامێرەکانی کارەبایی مۆلیدەی ئەهلیە مۆلیدەی ڤۆڵتەکە زۆر دەورێت بە تایبەتی هاوینە پێم بڵێ ئێستا پارەی مۆلیدە دەدەن؟ نا ئێستا پارەی یەک کارەبا دەدەن کارەبای نیشتیمانیە و تەواوی چەند پارە دەدەیت؟ بە حەسەب ئەو ئیشپێکردنەکەی خۆتە بابرین کارتی 20,000 تێ دەکەی و حەسەب ئیشکردنەکەی خۆتە چەندە داوەتەوە ئەو مانگە؟ ئەمە ئەو ماگەی 20,000 ماندایە و تەواو 20,000 بۆ چەند کەس؟ ئەمە ئێستا 5 کەسین تقریبان یەکوانە ئیشێ دەکەین هەر پێنجتان 20,000تان کەوایە هەرزانە زۆریش باشە مۆلیدەکە چی بەسەرات؟ مۆلیدەکە نەما چێ بوو مۆلیدەکە؟ مۆلیدەکە هەر لێرە ناو عەدیقەی بوو ژینگەشی یعنی تاوا پیس بوو دوکارێکی زۆری هەبوو ئێستاکە دەنگەکە نەما دوکارەکە نەما مۆلیدەکە نەما یعنی مێچشما ئیسراحەتی کردیا کارەبایەکەشمان زۆر باشتر بووە تەمەنا دەکەن بەردەوام بێت ئەرێ وەڵا باشترێ زۆریش وەزعتان لەگە کارەبایی بەکار چۆنە؟ وەڵی کارەبامان بەکار دەگەرەوە بە هیچ عیبی نییە ڕازی؟ ئەرێ وەڵا ڕازی 24 کاتژمێرە 24 کاتژمێر کارەبا هەیە ئێمە لێرانە مۆلیدەمان هەبوو مۆلیدە تقریبا هاوینان مانجی 150,000 دیارماندا ئێستا ئێمە مانجی 50,000 دیارە 100,000 بۆ گەڕاوەتەوە ئەگەر منداری ساوات هەبی بۆ شیرەکە دەکڕێ ئەگەر پێویستە چیمە 100,000 زۆرە تۆ دەڵێ چی بۆ کارەبا بەکار بێت وڵای هەمیش پێم خۆشە مۆردەمان لە کۆر بێتەوە تەوانە دوکەر و هەم فیشکردن و دەبێ هەر سانتی بنوتە مالە نەک بە سەری دوکانداری باشە پێتان وایە ئەو پرۆژەیە سەر بگرێ باشەڵا سەرەگرێ بەس بوو ماڵان زۆر زەحمەتە لەبەرەوە جیزەر تێ سپریتت هەیە دەبێت بەکات بێ جیزەر زۆری خەڵک دەستی پێ ناگرێ دەخێت لەبەرەوەی نەود نییە دەکەتەوە چێکە کارەباکە عیبی نابێت بەس کە نەود نەبێ ناچارە هیتەر پێکە چ دەڵێ تۆ چ دەڵێ وڵایەکە بیکەنە ئەوڕۆ بیکەنە باشتر نەکسبێت بیکەنە کار یەک پارە بدەیت یەک پارە بدەیت لەبەر چ لەبەر لەبەر ئەوەی مانجیکا من هیچ مۆلیدەی 148,000 دینارمدا 148,000 بەخوای لەمو ئەو لا هیچ حکومێکەکەی 32,000 دینارمدا هەموو شتەکانیش پێ دەکەن دیزێری پێ دەکەن وەرەدەی پێ دەکەن دوو غەسالەشمان هەیە یعنی خێر و بەرەکەتە ئەو پرۆژەی ئەرێ وەڵا ئەوا زیادی نەکەن وەڵا یەک عیبی بەس کاکە خەڵک دەست بە کارەبا ناگرێت کاک حاجی ژیان وەڵا دەست پێگەرە بەس دزی زۆرە دزی تەجاوزەکە زۆرە
تەجاوزەکان زۆرە کاک حاجی وادرێنە من بەخۆم نیتم بە خۆت نیتە بەخۆم نیتم تەجاوزم نییە تەجاوزەکان عالم تەجاوزێ ئەمە نازانم باشە بۆ یعنی ئەو کەلتورە چێ خەڵکی ئێمە حەز دەکا ئاو ببە کارەبا ببە باشە خۆ فەقیرێک پێی ناکردی ئەو دزیان ئەی مەسئولێوی مەسئولەکان ئەوانم شتێک کار بەدەستن ساو پرۆژەی کارەبا چۆن دەبینێت باشە عیبینێ ئێستاگەرەوەها بیتن کارەباکە 24 ساعتت بیتن ئەمن لە مۆلدە بێزاری ئەمە وڵای ئەم بەخۆ کوڕم مۆلدەیە هۆ کوڕیشت مۆلیدەی هەرێ بە قورعانە کوڕم مۆلیدەی هەیە ئێستا ترست کە تێ دەڵێت چی بەسێ ئیشەکە نادەترسم نییە خوارسکی هەموو لایشی دەداتن بەس هەندێک شتەیە خۆشە ئەوها بیتن باشتر نییە مۆلدە نەمینێت مۆلدە نەمینێت ئەو تۆ بتۆز و هەراوەریا عالم ڕۆژێ 300 کەس دەست سلەیمانی لێرە فێرە ئەو سەرەتانێکری پاش هەولێر بە پێویستم زانی دهۆک بەسەرکەمەوە لەو بازارەدا بە هەمان شێوە کارەبای نیشتیمانی لە ڕێی کارتەوە سیستەمەکە بڕێوە دەچێت دەمەوێت بزانم ئەو پرۆژەیە بە چ شێوەیەکە لێرە چ باسە کاسبکار و خاوەن مۆلیدە ئەهلیەکان چی دەڵێن؟ ئێرە بازاڕی قەیسەریە بەشێکی زۆر لە هاوڵاتی پرسیار دەکات چونکە نازانێ دەڵێ چۆن کار دەکڕێ بە چ شێوەگ ئەو کارتە داخیل دەبێ ئەم بەڕێزە خاوەن دوکاندارە کارتێکی کڕیوە پێشتر بە 15,000 دینار وانە بەم جیازە داخیل دەکەی؟ تاین پازای مانگ هێستا پێش خلاص نەیە ئەوی چەندی مانگە دوو مانگە خلاص نێت ئەو 15,000 بەشی کردوین؟ چەند گلۆپت لە ژوورەوەی؟ وڵاو زۆرە تقریبان پێشی 2 ئەمپێر و 3 ئەمپێر صافی 24 کاتژمێر کارەبات هەیە؟ دەبێت وەختی بەیانی بێم و هاتە ئێواران بەشت دەکات شیشەکی تەر پێ بکەیت پارەکە دەبێتە چەند تەخمینیە؟ تقریبان تقریبان مانگی 40,000 دینار 40,000 دینار بۆ دوو شیش یان یەک شیش ئەو ئێستا ئەو سیستەمەی کە کراوە پێت باشە تۆ بازار باش بۆ بازار باش ئەی مۆلیدە چی بەس مۆلدێ وڵی مانگی 3,000 ڕوپای 3,000 ڕوپای ئێستا ئەو مانگەی 3,000 پێشتر چەندتدا پێشتر تقریبان 5,000 40,000 دینار دین هەتا 45,000 دینار کەوای بۆ دوو قازانجە ئێستا زۆر باش بابزانم ئەو دوکانە چەند کارەبا بەکاردەهێنێت چونکە هەندێک دوکان هەیە کارەبای زۆر پێویستە هەندێکی تر بەو شێوە نیار لێرەوە دەڕۆم کارەباکات 24 کاتژمێر بەلێ 24 کاتژمێر هی نیشتیمانی یان هی نیشتیمانی ئەی مۆلیدە مۆلیدە نەما بای مۆلیدە مۆلیدە چوو تەسەوڕ دەکەی بە تەمامی بچی یان هەر دەمودێ هەگەر تەمامی چ بە گەلە باش بوو گەلێک باش گەلێک پارە دەدەین نوکە ئێستا نەدوو پارە دەدەم چونکە ئەم مانگە تقریبان دو کێم ڕۆماکی 1750 هاتووە ئی مۆلیدە مۆلیدە ئەی حکومەت حکومەت هەر وەکو خۆیە یعنی تقریبان مانگە 200,000 دەدەیەت و کارتی دەکڕێت کارتی دەکڕم چەند دەدەی مانگانە بۆ تقریبان 200,000 220,000 پێشتر چەندە دەدات تقریبان ئەو مانگە ئەمپێر بە 20,000 بوو بە 19 بوو 385 پێشتر 385 بێجگە لە نیشتیمانیانی یعنی هەتا نزیکی 500,000 دڵ 500,000 دەدا بەڵام ئێستا لەوەتەی سیستەمی پریپید سیستەمی زیرە کەوتۆتە کار وەکو خۆی دەڵێ مانگانە دوو مانگە وابزانە جێبەجێ بووە 200 بۆ 220,000 واتە پارەیەکی باش گەڕاوە پرسیارێکی تر هەیە ئەو پرسیارە ئەوەیە کە خەڵکێک کە ئەو کارەبایە بەکاردەهێنێ پریپید لە چێ کارتەکە بکڕێ ڕاستێک کارتەکانی پەیوەندی زۆرە بەڵام کارتی کارەبا بە چ شێوەکە لێرە لەم بازارە شوێنە کراوەتەوە سڵاوتان لێبێ ماندوو نەبن لێرە کار دەفرن چۆن ئەو کڕین ئەمە سیستەمێک هەیە ینی دەستپێکی کابرای ڕقمی میتەری هەیە ڕقمی حسابات دێتە ئەو ویسەکە ئەو ڕقەمە داخل دەکەن کارتێک دەبن ئەو داخست دەکە مەسەرەن کارتی دەی هەیە 15 هەیە و سی هەیە و 5 و 100 هەیە کامە ڕەواجی لەسەر ئێستا ئێستا سیستەمەکە سەرەتایە کارتی دەهی ڕەواجی سوورسەیە زۆربەی دوکاندارەکان کارتی دەی بەکار کات جیازەکەم پێ نیشان دێت توخوا
تەسەوڕ دەکەن لە داهاتوو لە هەموو شوێنێک ئەو جیازە هەبێ یان بەسدا ئێوە هەیە وابزانم دەهبێت لە بازار زۆر ئۆفیزە دەبن باشە چەند هاوبەشی کارەبا هەیە چەند بەکاردێن تقریبا لە ناو بازار دووکە 9 ساڵ تمام بووە بەس 10 ساڵ نەچوونە سیستەمیدا باشە ئەمە فەرمانبەری کارەبان ئەمە فەرمانباری شەریکەینە شەریکەین باشە پێم بڵێ قازانجی دوکاندارێک لە چدایە لەو سیستەمە نکات حاڵە حاضردا سیستەمی پریپید دەفما هوسا هەر دکاندارێک دەستپێکی مەسەرم خو فترەکە دانیدن قیاس کردن کاش ئەسبوعێکێ چەند کارت صرف کردن سەروێ ئەسبوعێ بخوتێتە بۆ 4 ئەسبوع بۆ هایوێ خڕێ کارت بۆ هایوێ خڕێت کڕێتن ئەف جیهازە هەر مشتەرێکێکی کارە بۆ عام جیهازێکی هوسای هەیە بە پارەیان بەلاشە بەلاشە حکمت شەریکەمە بەڵاش تەسلیمی هەر دکاندارێکی کردی بەزەوە دەستپێکە دوای نابتە پارە نه نابێتە پارە چ یەک وەحدە بە چەندە بۆ کار یەک وەحدە بۆ تیجاری ب 156 دینارە بۆ سەگەنی دەست پێکێتش 18 دینارە و تا ساعدیە يعني تقريبا بو سكني 16 ضعف فرق انجلياتي طبعا نواني كايستا خصمانه رو بو دوكاندارك ليك مانغدا 220,000 ديناري خرج كردو كارتي بكار هنا وكو دوكاندارك لم شويكا ببينن يعني روناچ يك زار زوري فيكدو ارز مني مانغي چند ديتو 120 زياده بو تجاري كهرباكا جرانه بلان ببيتا ايمالان وحدەکەی هەرزانتر دەبێت زۆر هەرزانتر دەبێت کە ئەمەش لە ماڵان کارەباکە نرخەکەی کەمتر قازانستان کردووە خۆی گەلە چێتر ئەم شەبێ عەزنی مۆوەلیدا شەبێ حەقی شەو ڕۆژ مەوەردێت پێشتر مۆلیدە تۆ لە ماڵێ بوو پارەی لەسەر ئەرێ والله ئەوە چەند ساڵە مۆلیدە هەی شەو ڕۆژ حەقش مەست چ دەڵێی تۆ بە وەزارەتی کارەبا چی بێژین برا ئیستا گەلە باشترە باشتر بۆ سابت هەکە زێدە نەکەن گەلە باشە سیقەت هەیە متمانەت هەیە بەردەوام بێیان کاتی ئەمە خودی ئینشەڵڵا ئەم حەسکی بەردەوام بێت لە ماڵێش کارەبا لە ماڵی ژارێ والله ئێرە بازاڕی سەوزە و میوەیە لە دوهۆک لێرە وەکو دەبینن کارەبایەکی زۆر بەکار دەهێنرێت خەڵکی ئێرە لە شوێنێکن کە پێویستیان بە کارەبایە لێرە سیستەمی پریپید جێبەجێ کراوە حەز دەکەم بزانم چەند ئەمپێر ڕۆژانە لۆتو لازمە 5 ئەمپێر 6 ئەمپێر 10 ئەمپێر نات قالك ابو ما عارش ما تقريبا هر ميزه تقريبا محتاجي 2 امبير هيا ترى هيا الى بتزبستان محتاجي بشكل هيتري ببت يعني 3 امبير 4 امبير بری چند پارە دەدا مۆلیدەی بۆ 1 ئەمپێر والله اك امبير دجاره هيفي اك امبير ما 20000 25000 مدايا 18000 مدايا هيفي اك امبير نوكا حاليا فريا نوكاجي 3000 ما وردگرن هيفي 3000 بله كوا قازانزا چی گەلک باش دەبن بله لەم شوێنەدا نزیکەی 24 مۆلیدە هەیە خاوەنی ئەو پرۆژە باسی لەوە کردووە یعنی ئەو پرۆژە تازای وەزارەتی کارەبا زیانێکی زۆری بە مۆلیدە ئەهلیەکان دەگەینێت لێرە نمونەی ئەو خاوەن مۆلیدانن کە لە نێو پرۆژەکەدا پریپەی سیستەمەکە جێبەجێ دەکرێت سیرکەن ئەو مۆلیدانە سارد و سڕن ماوەیەکی زۆرە ئیشی نەکردووە یعنی لە پێشوودا ئەگەر مۆلیدەکان زۆر گەرم و گوڕ بوو بن ینی بەردەوام دووکەڵ و دەنگێکی زۆری مۆلیدا بە ئێستا مۆلیدەکان لە ئیسراحەتن پێشتر ئەم شوێنە 1 ملیۆن دۆلار نرخەکەی بوو خەڵکێکە بوو بە 1 ملیۆن دۆلار ئەو شوێنە بکڕی بەڵام ئێستا خاوەن ینی ئەو مۆلیدانە دەڵێ بازار نییە کەس نییە دینارێک بەم شوێنە بدات تا مامەڵەی لەگەڵ بکەین و مۆلیدەکان بفرۆشینەوە چووکگە کارەبا 24 کاتژمێر بێت بێگومان حاڵی ئەمانە خراپ دەبێت کاکە کار نوێنەری مۆلیدەکانی ئەهلیە لە سنووری پارێزگای دۆ کاکە کار سڵاوت دەبێ سڵاو وەسعەتان چۆن خراپە گەرەک خراپە بۆچی خراپە مۆلیدەکان ئێدی ئیش ناکەن ئیش ناکەن گزۆزەکە ساردە بیتن ئێستا چەند دەبێت لە ماوەی ئەو مانگەی کە تێز بووە چەندی کاریان کردووە لە مانگی پێشتر 24 کاتژمێر لە 30 ڕۆژ ئیش پێ کرد لەو مانگەی 10 هیچ کاتژمێرێک ئیش بە کارەبای مۆلیدا نەکرد هیچ کاتژمێرێک نەجاحەتی هێناوە یان نەجاحەت ئینشاءڵڵا دەینیتن یعنی هەموو کاتێک حکوومەت ئەتوانێت 20 مێگا بداتە بازاری دۆڵ 20 مێگا باشە بەس چەند مۆلیدەکان ماوە جێبیست بوومە
ئێستاژ مۆلیدەکان ئیش دەکەن ئەوە نییە برێن 24 کاتژمێر بێ ئەو مۆلیدەکان بۆ ئەستان بای ئەو کاتەی کارەبا عەتەڵێک هەبوو ئاریشێک هەبوو با خەڵک نەمینتە بێ کارە مۆلیدەکان ئیش دەکەن ینی احتیاط هەردەمین احتیاط دەمینی باشە ئەو پرۆژەی ئێستا کابرا ئەو هەموو مۆلیدەی داناوە کارەبای نیشتیمانیش بێت بە 24 چارەنووسی ئەو مۆلیدانە چییە؟ دیار نییە چارەنووسی ئەو مۆلیدانە چونکە ئێمە پلانی وەزارەتی کارەبا نازانم پلانی وەزارەتی ئەگەر پرۆژەکە سەرکەوتوو بێت ئینشاءڵڵا ئەمەژی حەسەکەین سەرکەوتوو بە هەر کاتەی سەرکەوتوو بار دەکەین لەو شوێنێکی بێت ئێوە وەکو نوێنەری مۆلیدەکان داواکاریتان چییە بۆ ئەو پرۆژەیە چی دەڵێن؟ زانی ئەوە چوونەکە کەمەرانمە حەسەکەی پلانی وەزارەتی کارەبا دیار ببیتن بزانین ئەمە چۆن ئیش دەکەین چونکە ئێستا مە شوێن هەیە لەبەر بێدەنگ دەکەینە کاتم بە شوێن هەیە لە شوێنی خۆی نەقل دەکەینەوە نەقل دەکەن باشە پێشتر چەند هاوبەشە بوو لێرە با ئێرە بە نمونە وەربگرین تقریبا 900 هاوبەش هەبوو ئێستا چەند ماوە؟ ئێستا 400 ماوە پێشتر بۆ هەر ئەمپێرێک پارەی مۆلیدەی چەند داهاتەوە لەگۆ؟ پێشتر بەری سیستەمی پریپەید تقریبا 18 ڕۆبعێک بوو 19 ڕۆبعێک بوو وەختی سیستەمی پریپەید هاتیە چولیدا بوو 3 ڕۆبعێک ئەف مانگە 1750 بەم پرۆژەیە خاوەن مۆلیدەکان سەرەر دەکەن؟ گەلێک 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 ئەم پرۆژانەی کە لە تێزدانە چەندە سەرکەوتوو وەزارەتی کارەبا پرۆسی پریپێمێت لە سەرتاسەری هەرێمی کوردستان سەرقاڵی ئەم کارەیە کە پێڕەوی بکاتن لە ساڵی نوێدا با بڵێن فەرمانمان لۆ هاتیە کە کار لەسەر پرۆسی بکەین ئێستا بە ستافی پێوەری زیرەک بە گشت ئەندازیارەکانەوە سەرقاڵی ئەو پرۆسەیە و ئامادەکاری دەکرێت تا ئەو پرۆسێ لە سەرتاسەری هەرێم جێبەجێ بکرێت لەسەری ساڵەوە لەسەر ساڵەوە ئامادەکاریەکە دەست پێ بکرێت بەڵێ هەموو توانای خۆتان خستۆتەوە باشە پێم بڵێ نرخی کارەبا گۆڕانکاری بەسەردا دێت چون هەندێک دەترسن دەڵێن وەڵڵی بتە 24 کاتژمێر مۆلیدەش نەمینێ لەوانەیە حکوومەت نرخی گران بکە بڵێ پرۆسی پریپێمەتیس پەیوەندی بە نرخەوە دانیە نرخی چەند ساڵی پێشتر چەندبی ئێستا شەروایە جگە لە شێوازی پارەدانەکان دەگۆدرێ و هەروەها لە کۆنتترۆلی ماڵەکان دەکرێتن ئایا شێوازی بەکارینانەکەی چۆن دەبێتن نرخەکە هەمان نرخە تەسعیرەیە و ڕێنمایی دارایی پێدەرهاتیە هەمان نرخ جێبە پێڕەو دەکرێت باشە دەمەن من دەمێت سەر ساڕابکێشم ئەمە جیازەکەیە ئەوەی دەبینن سینگل فەیسە زۆربەی زۆری هەر ماڵەکانی کوردستان ئەم جۆرە پێوەرەیان هەیە لێرەوە کارتەکە داخل دەکرێت وانە کاک عەلی بەڵێ ئەو جیازە پێ دەڵێن CIU Customer Interface Unit هەر ماڵێک لە کاتێک بووە پریپەی یا هەر پێکاتێک بووە پریپەی جیازێکی وای بەردەست دەبێت ئەو جیهازە مباشرەتەن ڕەبتی پێوەرەکانە لە ڕووی ئەو جیازە هەم دەتوانی کارتەکە داخل بکەیت و هەروە دەتوانانی چەند کیلۆواتی بژمێری چەند کیلۆواتت بەکارهێنایە با بڵێن بە درێژای ئەو مانگە و چەند ئەمپێر لۆ دەکەیە یعنی مانایەکەی وایە کۆنتترۆلی ماڵەکەت و پلانەکەی هەر کەسێک بێوێ دابنێ مەسەرەن چەند کارەبای بەکاربێنی بۆ ئەو مانگە لە ڕێگە ئەو جیهازە دەتوانی کۆنتترۆل بە موبایل نابێ بەس دەڕێن بەڵێ لە کاتی ئێستا بەس ئەم جیهازەیە قازان زمان چی بوو لەو پرۆژانە کارەبا گەڕاوەتەوە خەڵک دەست بە کارەبا دەگرێت یا خودنا قازانجەکانی زۆرە کاکامەران یەک لە قازانجەکانی ئەوەیە ئێمە مشکلەیەکی زۆر سەرەکیمان هەیە کە سیستەمێک هەیە پێی دەڵێن سیستەمی پێرکاپیتا سیستەمی پێرکاپیتا چیە یعنی معدل سەرفیاتی یەک شەخص یەک نەفەر لە هەموو وڵاتان جیهان ئەگەر 100 کیلۆوات بی بۆ ماگەکە وەکو نمونەیە گەورە ڕقەمەی دەنێم لە شاریمە 400 قاتی شارەکانی هەیە ئەوە لە کوردستان 4 بەرابەر هاوڵاتیەکی ئەوروپا تورکیا ئێران کارەبا سەر بەڵێ لەم بەدواداچوونا بۆمان دەردەکەوێت لە تەواوی هەر 6 پرۆژە کە وەزارەتی کارەبا لە هەولێر سلێمانی دۆک جێبەجێ کردووە پرۆژەکان سەرکەوتوو بووە واتە ئەوەی ماوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە کە چاوەڕێ دەکرێت لە سەری ساڵەوە ئەو پرۆژێ لە تەواوی کوچە و کۆڵانەکانی نێو هەرێمی کوردستان جێبەجێ ببێ و پێوەری زیرەک لە مەودووە لە ڕێی کارتەوە دەبێت لە ڕێی ئامێرێک یاخود لە ڕێی تەلەفۆنەوە لە داهاتوودا هاوڵاتیان دەتوانن کارەبای نیشتیمانی بکڕن سەبارەت بەو قەرزەی کە لای هاوڵاتیانە چەندین پێشنیاسەیە لە داهاتوودا پرۆژەکە بە تەواوەتی دەکەوێتە خزمەتی هاوڵاتیان بە شێوەیەک هاوڵاتی و دۆخی کارەبا لە نێو هەرێمی کوردستان بە تەواوی چارەسەر ببێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.